ناوم صدیق قادر ئەحمەدە وادی 1965 لە ساڵی 83 خەریکی ئەم کارم ئەم پیشەیەمان کاتی خۆی مانێکم خەریکی ئەم ئیشە بوو لە شەستەکانە لای بەڕێز پاعافریکا نووری گوڵاڵە ئەو محەممەدی شیرینی هەبوو وابزان یەکەم کەس بوو لەم شارەیە کە شیرینی دروست کرد لای ئەو وەستا بوو خۆی دوای دوکانی دانا ئێمەش وەک کوڕێکی پوریشم بە ناوی وەستا عومەر ئێستا شەرخەویش محەممەدی هەیە ئەم ئیشەی کرد ئێمە لەگەڵ کە عومەرا دوکانمان بۆ خۆمان دانا پاوکم و کە عومەر دوکانیان دانا منیش دەوێت ئیشمە کرد لەگەڵەوە شەهر قوتابی بووم زستانانە چوومە لە وەختی خوێندنمە کرد و دوای دەوامیش ئەم کارەمە کرد. سەرەتایانەی کە بەکارهێنرێت لەم ئیشەیانی شاستەیە ئاردە شەکرە ڕۆنە بە تایبەتی ڕۆن ئەبێ هەموو ڕۆنێک نابێت ئەبێ ڕۆنەکە زۆر خۆش بێت ئەم ڕۆنە خاز لە مالیزیە تایبەتە بە پاخلاوە هەیشە تورکیە ئوستان ئەوەش هەر جۆرێکی ترە لە ڕۆن زۆر چاکە تایبەت بە پاخلاوەیە بەخێ بەکارهێنرێت لە کاتی هەوی شێلانەنا اینجا بێم کەلوپەلانە دایمەن لەسەر عەرز نەبێت سە شوێنێکی خاوێن بێت یەکەم لەسەر ڕەمپێکی بۆ دانی نەکەوێتە سەر عەرز دەبێت ڕتوبات و شێ نەکاتەوانێ دائما ئەبێ 20 سانتی لە پێش شروطی سەحی لە عەرزەوە دوور بێت ئەو ڕەمپاناوە هەمووی دامانناوە بە پێ ڕێنمایەکانی تەندروستی یەکەم جار ئەم ئیشەکە بەیانیان یەی دەزێت یەکەم شتکەی کارەکەی هەویرەکە ئەشێلی ئەم هەویرە هەموو ئاردێک بۆی نابێت ئەبێ ئاردێکی بەقووەت بێت ئاردێکی سفری دەرەجەیەک بێت دەست پێەکەی بە هەویر شێلانەکە تەنها خێو ئاوێوێت ئەو هەویرە دوایی ئێستا کە تەواو هەویرەکەەوە خەریکە ئەشێلرێت جوان حەلە بێت کە حەلبوون جای خێنە سەر مێزەکە و دەزەکەین بە سازکردنی ئامادەکردنی شلی تومی بەوێ لە حەدی خۆی بەگە شل بێ نانەکەی تەنگە بێ و ئەڕزێت و بە کەڵک نایە ئەدەڕێ ئەگەر زۆر تومیش بێ نانەکەی تەنگ نابێت ئەبێ لە حەدێکی خۆیان بێ ئەوە تایبەت بە کاک بەکرا خۆی ئەوە چەندین ساڵە خەریکی ئەم هەویر شێلان ئەوە هەسەر هەویرێکی پیاین جێسەم قۆناغەی بڕین ئای بڕین جایکەین بە ئەمە پێڵە قۆناغی بەرەمکردن کۆتایی ئامادەکردنی هەویرەکەیە کە ئاوا بەم شێوەیە بۆی دنیا سادێ سەبێ ئیسراحەتکان هەویرە تۆزێ خاو بێتەوانێ ئاوای کێنە ئاوە قوسی ئەو ئەم خەرارانەیەشکێنی بۆی هەمووی ئەستوریەکەی و تەنتیقی وەکو یەک بێت بۆی کاتی نانکردنەوەکان هەمی وەکو یەک دەرەچێت هەنگە بێت جاران ئیش زۆر بوو بڕوات بێ وەختی وا هەبوو ئێمە نیە ئیشمان نەکرد سەعات 12 شەوە هاتین بۆ ئێرە شەوێکیان سەری ساڵ بوو ڕزقێکی زۆرمان لەسەر بوو ڕەمەزان بوو سەری ساڵ بەرە یەکی ئەو ساڵە بوو خەڵک هەمووی لە سەیران و لە هۆڵەکان بوو ئێمە هاتین بۆ ئێرە ئیشمانە کرد لە 12 شەوە هاتین بۆ ئێرە خەڵک لە هۆڵەکانە گەڕایە ئێمە هاتین بۆ ئەم ئیشە لە ئەوە زۆر ناخۆن و هیلاکومان و زۆر جار ئەگەر هەویرەکە ئاردەکە خراپ بێ ئەوە زۆر جار ئەو شتەوا دەرناچێت ئاردەکە زۆر دەوری سەرەکیە بینێ لەم ئیشەیە لە جوانی و لە چاکیە ئەم کۆناغە ئامادەیەکەی بۆ هەموو جۆرەکانە بێت بۆ پاقلاو بۆ برمە بۆ سوارە بۆ کەشکۆڵ بۆ لولە بۆ چاومەست و ئەوانە بۆ هەمیانە بێت
ئەم هەوی ئەم پەڕۆیە لە کاتی هاوینانە بێ بە ئاوی سارتەر بێتەوە لە زستانانە بە ئاوی گەرم پیا دەین بۆ چارەکی لێ وێستین بۆەوەی ئیسراحەت کات. کەمیشە بێ ڕۆنەکە حازرکەی ئامادە بێ گەرم بێت چێتەوە. ئێستامە حازرە بۆ نانکردنەوە ئیسراحەتی کردووە قەدەرێک بە پەڕۆ دامان پۆشی بە پەڕۆی گەرم دەستبێنە دەست هەلێەوەی بایکە ئاوە ئەمە گوێز و گوێز ئەمە نەختی گوێسندی یەکەین لەبەری چەورە و هینێکی تایبەت تامێکی تایبەتی خۆشی هەیە. گوێزەکان ئەو حێلە بێنە ئەوە حێلی تێکرێت نابێ حێلەکە زۆر زۆریش بێت ئەبێت کەمێک بێت لەبەر چکە گەر زۆر بێت تاڵیەکە. لە ئەم کارە تایبەتمەندی خۆیە ئەم گوێزە زۆر ئەمە گوێزی تازەیە ئەگەر ئیشەکە چەنە جوان بێت چەمە نانەکانە جوان بێ برژانەکە و جوان بێ گوێزەکە و ئەگەر بۆندار ینی کۆن بێت هەمووی تێگەدار ئەبێ گوێزەکە تازە بێت. ئێمە هاوینان گوێزی تازاکردین خۆمانێشکین بەزان ئێستا گوێز تازە دەرچووە ئەمە گوێزی تازەیە. لەم حاڵەتایەتی پێڵێن نیشاپ وردە و دەرنانەکەی کاتەوانەیە ئەبێ ئەم نانە ئەم تیرۆکە 120 سانتینە ئەبێ بە پێ خەبارەی ئەو تیرۆکە نانەکە پانکرێتەوانێ کە نانەکە تا پانکرێتەوە نانەکەی تەنک و جوانە بێ ناسکە بێ بۆ خواردن. بەزەوە هەمووی بە شان و قۆڵە کرێت بەهێز بە عەزەڵا گینەوە کەسێکی مەسەڵەن بە قووەت نەبێ ناکرێت. ماشەڵڵا کاک بەکر ڕاهاتووە و لەم کارەیە بە قووەتە جاکە کاڵەم ئاردەکە بێت چاک بێت هەموو ئاردێک نابێت ئەوەی نادڕێت ئەوە گەرەوە ئاردێکی بێهێز بێت ئەدڕێ. ئەمە ئێستا هەر بە قەدیمە کلاسیکەکەی ئەمینە بەڵام ئێستا مەشینە هاتووە بەس هێشتا زۆر بڵاو نەبووەوە لێرە لە ئەوروپاوانە هەیە ئەمە هەر بە حسابی کۆن ئێستا هەر لەسەر کلاسیکی کۆنەکەی خەریکی بەس ئەم نانە جوانتر لەوەی مەکینە خەڵک ئەڵێن ئەوانەی کە لەو مەکینایان هێناوە. جاوە ئێستەمە حازر بووە نانەکە پان بۆتەوە بە تەواوەتی ئەجا ئاوایی بڕین بە پێ قیاسی سینیەکە ئەبێ و سینیە خاوێن بێ فافۆن بێ ستیل نەبێ. ئێستا های زۆر شوێن هەیە بە چینکۆی کات چینکۆکە باش نییە زۆر مەعمەر چینکۆ لەبەرەوەی هەرزانە ئێستا و سینیە بای 15,000 چینکۆکە بە 30,000 بۆ دەکەن ئەوە تەندروست نییە و چینکۆیانە چکە ژەنگە کات ئەمە هەمووی فافۆنە. ئەوەی تریمە لە کۆنەوە چۆن فێر بووین وەستاکەمان فێری کردوین هەر بە کلاسیکی کۆنەکە خەریکی مەکینە شتی بۆ ئەم هەویرە بەکار نەهاتوو هێشتا. شێرزاد ئەوە اینجا قۆناغی یەتە لای وەستا شێرزاد سەرڕەب دەکرێت ئەمە پێڵێن ڕەبەت. ئەمە قۆناغ کە ڕەبەت کرا ئەو طبقەی ژێرەوەی دانرا اینجا گوێز دەکرێت. ئەو بۆشایانە بێ پەکرێتەوە هەمووی گوێز ئەساسە لە پاقراوە چونکە ئەگەر و گوێزە کۆن بێت چەنە ئیشەکە و جوان بێت هەمی لاوە کە پاقراوەی خوار و گوێزەکەی کۆن بوتانی دەمێت ناخۆشەکە بەسەر و هەمیان بێ گوێز تازە بێت. اینجا لە هاوینانی شا ئەگەر کاکڵە بۆ بێ لە بەڕادا داینیت. قۆناغی گوێزکردن اینجا قۆناغی سەرقاپەکەی هەیە تێمە سەرقاپەکەی ئاوا دائەنێتەوە
ئەسە کەسێکی لە شارەزا بێنی بڵێ ئابێ بۆ بڕە خوار و کێچیەکە ئێستامە هیچی لە هیچی بەس بە ملیمەتر زیاتری نییە وەستا شێرزادی وەستایەکی کارامەیە چەند ساڵە لەگەڵ مانایە لە جۆری ڕەبتکردن و پاقلاوە بڕین و ڕەبتکردنە بزانە هیچی لە هیچی زیاتر نییە ئەمە ئێستا تەواو بوو تا دانێت ئەبێ شوێنێکی تایبەت لەم قەفەزایە دایانێن تا ئەوانی کەش حازرە بێ فڕنەکە گەرمە بێت تا فڕنەکە گەرمە بێ ئەوە لەوێ حازرە بۆ برجانن کە فڕنەکە گەیشتە 200 پلەی سەدی ئەیخینە فڕنەوە ئەوەی تر ئێستا دایەخین ئەمە هیدی خولانەوەی ناو فڕنەکەی ئەم دەرەجەیان هەمی بە دەرەجەیە ئەمە تقریباً 2 سەعات چارەکێکم دەرەچێت پاقماوەکە ئۆتۆماتیکە بەس کاتی خۆی فڕنی حەجەری هەبوو هێن فڕنی ئاسن لێرە خۆماڵی و دروزەکرا ئەوە تقریباً 3 سەعاتیە ویست بەڵامە ئۆتۆماتیکە دەرەجەکەی کە دانا زیاد و کەم ناکات لەو بۆ ئەیدەی خۆیان هونەری خولانەوەی ئەوەیسە لە ناو بۆی گڕەکە بە یەکسانی تەوزیع ئەبێ بە هەموویە بازە شوێن هەیە گڕەکەی تینەکەی زیاترە کە خولایەوە ئەچێتە بەر ئەو کە زیادە گڕەکەی شوێن هەیە گڕەکەی کەمترینە تینەکەی کەمترە ئەوە ئەخولێتەوە بە یەکسانیە برژێنەوە ئەوەیسامە ئەی بڕێ بۆ برمە ئەو قەراغانەیە برێگە تۆزی هەویری پێوە بێت شتە دنان تا تەنک بێ ناسکترە ئەمەیان بۆ برمەیە هەشتی ئەو بڕینەکەی هەم بەو شوەیە کە بینیت ئەوەی بڕێەوەی سەهەمە یان خاتە سەر یەک منانی برمەیە ئەوەی با بۆ کارمەندی پێچانەوەی برمە ئەلا بۆیانەیە ئەمە پێچانەوەکەی جیاوازترە ئا بە شوێکی پێڕێن لولە بە قۆناغی بە پێی سین ئەمە شعرەیە جاران خۆمان دامانە ڕشت بەڵام ئێستا مەعمەل هەیە خاڵ ئەو شینە ئەوە داڕژێ بە ئاسانی هێنێتە بەر دەستمان ئەمە ئیسەی پێچێتەوە پێڵێن عوش بولبول بە عەرەبیەکەی پێڵێن عوش بولبول بە کوردی هێلانە ئەجێت بە ئەو ناوەی گوێزی تێکرێت یا گوێز فستەقەوە بە تەڵەبیاتی مشتری برژانیش بێت و هەب ئەستور بێ درەنگترە برژێت باریک بێ زووترە برژێت ئەوەی
شیرە لە قۆناغی کۆتایی ئاکرێ بەسەر پاقڵایە کە برژا شیرە گرتنەوەکەی تەنەکەی ئاو بۆ دوو تەنەکە شەکرە کە قۆدوە ڤانێلا و گوڵاوی تێکرێ بەڵام ئەمە چەند ساڵێکە 2 ساڵە دێت ئەم هەنگوینەیەت ئەمە لە ئەوروپاوە دێت هەنگوین و زۆرینەی هەنگوین و شیرەی گوڵاوە بۆ هەردوو دوو تەنەکە شەکرێک نیو تەنەکە هەنگوینی تێکرێت کوڵان نێوێ تەقریبەن چارەکێ بکڵێت بۆ شیرەکە خەز بێتەوانێ شیلەمان کرد ئەمە ئەو گوێ فستق بێ گوێ سندی بێکێتە ناوە ڕاستەکەی ئیتر ئەمە فستقە هەیە گوێزی پێواکە هەیە مەسەلەن گوێ سندی پێواکە بە کەیفی خۆی تقریبەن 37 ساڵە خەریکیم کە بیرم دێ لە ڕۆژی 1983 ئێمە دەستمان کردو بەم کارە کە ئەو نانەی کە هەمەی ئەم پیشەیە وەڵا براکانم خەریکن کوڕەکانمەوە وەستا باوە سەر کوڕمە خەریکە ئەم ئیشەیە چەندە زانکۆی تەواو کردووە بەڵامی تر تاعینات و شت نییە خەریکی ئەم کارەیە واللهی ئامۆژگاریم ئەوەیە هەر ئەم ئیشە بە ویژدانەوە دروستیکەن ئێستا مەسەلەن ئەم سیلێ پاقڵە ئەم سیلێ برمەیە دوو کەوچک شیلەیەوێ هەیە 3 کەوچکی پێوە کات لە لای من ئەمە 5 کیلۆ دەرەچێت خەڵکێک هەیە شیلەی زۆر پێوەکە ئەوە بۆ تەندروستی خەڵکی باش نییە ئەمە زۆر تەندروستە اینجا ئەمە شیرەکەمان ئێستا وەکو جاران هەر شەکر نییە دوو بەشی شەکرە بەشێکی هەنگوین و شیرەی گۆڵ بۆنی خۆ ئەنجا هەموو ڕۆنێکیش بەکار نایە بۆ میشە ئێمە ڕۆنێکی تایبەتی بەکارەهێنین ئەمە ئەگەر ئەمە ئەم سینێ پاقلاوەیە 6 کیلۆیە 150 عەدەدی تایە هەموو شیلۆیەکی 25 دانە کێشێ دەگە حسابی بۆ بکەین هیوایە چێ کیلۆی گەڵێ وەڵا لە فڵان شوێن کیلۆی بە 4000 بەڵام 15 پاقلاوە دەرەچێت پڕ بووە لە شیلە ئێمە زۆر بە ویژدانەوە اینجا بەپێی ئابووری خەڵک ئیژەکەین داهاتی خەڵک ئێستا مەسەلەن ئەو پاقلاوەیە خەڵکە یا بە 15000 16000 بڕوات بێ هەر هەمان مواد و هەمان کار و هەمان ئیشە ئێمەی دین بە 600 ئەنی حکوی وەڵا هیچ شوێ هاوکارمان نییە کاتی خۆی لە زمانی پێشووتر پێشی ڕاپەڕین حکوومەت هەموو شتێکی بۆ دابینەکردین لە شەکر لە ڕۆن لە کاکڵا هەتا تایەتی داینە سینەکەمان پێش بڕادێ لە ئار هەموو شتێکی بۆ دامینەکردین زەریبەی ساڵانەکەی چلدی ناتوو ئەوە وەسڵەکانم ئێستێژمەوە ئێستا زەریبەکەمان لە 2,750,000 زیادی کردووە ئەوە بۆ وەسڵ هەم ئێمە ڕۆژانە بە هەفتانە هەموو لایەنەکانی پەیوەندیدار لە ڕقابەی تیجاری لە کارمەندانی تەندروستی هەموو دێن سەردانمانەکەن سەیری موادەکانمانەکەن بزانن بەسەر چووە بەسەر نەچووە بەڵام ئێستا کۆمەڵی خەڵک لە مەرزەکانەوە شیرینی یەنن ئەیهێنە بازار باسە بە سعرێکی هەرزان بەڵام هیچ لەوانەیە بڵێم هیچ مەرجێکی تەندروستی تیان نەبێت ڕێگری لەوانە بکرێت لە داهاتی هاندانی داهاتی ناوخۆ تا داهاتی ناخۆستا بپێویست ناکە داهات لە شوێنەکانی ترەوە بێت ساختنەوەی بەرهەمی خۆماڵی تەندروسترە دەستگاکانی تەندروستی دایمەن ئاگادارن بەڵام کابرا لە سنوورەکانەوە شیرینیە گەێنێ نازانی چۆن دروست کراوە هیچ بەرجێکی تەندروستی لەوانەیە تیانە بێت لە سنوورەکان لە گومرگەکان پێویستە ئەو ڕێنمایە ڕەچاو بکەن وەڵڵاهی داوام لە حکومەت ئەوەیە ئاوڕێک لەم کارمەندوشتانە بێنەوانێ ئێستا کۆمەڵێ زۆر کرێکاری خۆمان بێ ئیش و بێکارە کرێکاری بیانی هەیە ئێرانی سووری لە جنوبەوەیە لێرە کارەکات ڕێبوانە نەدرێت کە کار بکەن بۆی ئەو کارە بۆ هاوڵاتیەکانی خۆمان بێنێتەوە دەنها داواکاریم لەوە دەوڵەت ئەوەیە